الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لدواي دين وإيمان، لدواي أم إسلامتي وخواناسيا أم ربازي باكي إسلاما قورترين شاخلات كبسر إيمي بندوها للاين خوي پروردگاروا بریتیە لە تەندروست باشی. دڵنیا بن لەسەر زەوی ڕق بخەوی، تەنها نان و ئاوت هەبێ بیخۆی، پارە لە گیرفانت دانەبێ، بەڵام بەبێ ترس بەبێ ئازار بخۆی و بخەوی، وەڵڵاهی تۆ زۆر دەوڵەمەندی. بە پێچەوانەشەوە لەسەر گرانترین دۆشەک و سیسەم بخەوی، گرانترین کۆشک ماڵەکەت بێ، قاسەی ماڵەکەت پڕ لە دینار و دۆلار بێ، سفرەی خواردنت سێژەمە ڕازاوە بێ، بەڵام لەبەر نەخۆشی جەستەت و لەبەر ئازار بە دڵی خۆت نەتوانی بخۆی و بخەوی، وەڵڵاهی تۆ زۆر هەژاری. ئەم قسەیەم لەوە ئەچێ تۆی هەژار ئێستا کە جەستەت ساغە هەستی پێ نەکەی، بەڵام دەوڵەمەندەکان زۆر باش لەم قسەیەم تێدەگەن کە پارەی زۆریان هەیە، کۆشکی ڕازاویان هەیە، ئۆتۆمبیلی گرانبەهایان هەیە، وەڵڵە هەموو ڕۆژ سفرەیان، هەموو ژەمێکیان ئەڵی جەژنە، بەڵام لەبەر نەخۆشی ناتوانن بیخۆن. دای مەخۆ پارێز، ئەوە شتی دەیخوا بە زەبری حەپ و بەترسەوە، و شەوگاریشی کە لێ دێ حتا بەیانی تەپاوتل دەدا و نازانێت چۆن بخەوێ و لەسەر چ لایەک بێ. وەڵڵاهی دەڵە خۆزگەم بە هەژارێکە کە هیچی نییە. جارێشکەوا بزانم بۆم گێڕانەوە کابرایەکی زۆر دەوڵەمەندی ئەم شارە لە سەر جادە ئەو کرێکارە بەڕێزانی یەک خۆلەشیان ساغ بێ کە بە سەرما و گەرما دەوەستن کۆنکریت بشکێنن، ئەم دڕێ لوشتانەیان پێیە، کون دەکەنە سەقفەوە، ئاوەڕۆکان دوو لە ڕوتان بەردەدەن، کارەکان پیرۆزە، ئاسانکاریە بۆ خەڵک یەک خۆلەشیان ساغ بێ. کابرای سەرمایەداری دەوڵەمەندی ئەم شارە خۆی دەژێڕێتەوە، ئاڵێ بە ئۆتۆمبیلەکەم کە بایی نزیکی 10 دەفتەر بوو، ویستمان بچین بۆ لای کرێکارەکان، ئیشێکی ماڵەوەمان هەبوو. گوێم لێ بوو کرێکارێکیان کە لەسەر شۆستەکە وەستا بوون بە کرێکارەکەی تری وت کاکە ئەوە ژیانە، ئەوە ژیانە، سەیری ئەو ئۆتۆمبیلە، سەیری ئەو ژیانە، توخوا ئێمە چیمان هەیە لە ژیاندا؟ وەڵڵی هەموو ڕۆژێکی ئێمە بەس بۆ مردن باشین، هەردەوەیە حکومەت بە کوشتماندا و ژیانمان زوو تەواو بێ. زۆر ناشکوری بە ژیانی خۆی کرد. دەوڵەمەندەکە دەڵێ پێم وتم ئەو لەش ساغی خۆتم بدەیە بەڵێم بێ، سیارەکەم، خانووەکەم، پارەکەم، هەرچی هەمە بۆ خۆت. واللهی من ئێستا ئێرەی بە تۆ دەبم، ئەڵم خۆزگەم بە خۆت کاکی کرێکار کە ئەوەی ئێستا ژەمی داهاتوو نیوەڕۆ لەبەر دەمتایە دەچی ئەگەر فەلافلێک بخۆی، ئەگەر لەفەیەک بخۆی، ئەگەر شلە و برنجێک بخۆی، دەست دێنی بەسەر دڵ و ورکتا و دەڵی ئۆخەی ئیسراحەتم کرد. بەڵام من کە ژەوی ناخواردنەکە دێت ترسم بۆ دێت، چونکە ئەوەی دەچێتە گەدەمەوە دەبێتە ئاگر، هیچ ناخۆم ناژیم، ئەوەی دەیخۆم بەو هەموو حەبوو عیلاجەشەوە کە بەکاری دێنم لە ناو سکما ئاگرە. واللهی ئەو کۆشکە، ئەو ژووری خەوتنە، ئەم سیارەیە لێم بۆتە ژان، چونکە کە شەوگار دێکە خەڵکی ئیسراحەت دەکە، ئەمجا من ئازارەکانم زیاتر هەڵدەداتەوە. وەڵڵا وەرە لە ساغێکی خۆتم دەیە، من هەموو سەروەتەکەی خۆمت دەدەمێ. بەڵێ ئەو کەسانە تێدەگەن کە هەژاری ڕاستەقینە ئەو کەسەیە کە نەخۆشە، بەڵام ئەویش بۆ قیامەت ئەگەر ئیماندار بێ ئەجر و پاداشتێکی گەورەتری هەیە. بەڵام تەندروستی کە مەبەستی وتارەکەی منە دوو بەشە بەڕێزان. یەکەمیان تەندروستی لاشە. تەندروستی لاشە هاوسەنگی مرۆڤ دەپارێزێ. ئەگەر چاوت تەواو بێ، ئەگەر گوێچکەت تەواو بێ، ئەگەر کۆ ئەندامی هەرست تەواو بێ، شتەکان وەکو خۆیان دەبینی، وەکو خۆیان دەبیستی، وەکو خۆیان تامیان لێ دەکەی و چێژ لە هەمووانیان دەبینی. دووەمیان تەندروستی عەقڵی و فکری و دەرونی. هاوسەنگی کەسایەتی مرۆڤ ڕادەگرێ. مرۆڤ ئەگەر تەندروستی عەقڵ و فکر و دەرونی تەواو بوو، کەسایەتیەکەی ڕێک و قرز ڕادەوەستێ. دوور لە سۆز و عاتیفە شتەکان دەبینێ، هەڵوێستی گونجاویان بەرامبەر وەردەگرێ.
هەر کەسێکت بینی کە عەقڵ و دەروون و فکری تەندروست باش بوو، ئەمانەی تەندروست بوون نەخۆش نەبوون، لە ڕووی سۆز و عاتیفەوە لە قوتوپڕێک گەرم نابێ، بە دووی حەشامات ناکەوێ، لە خۆوە چەپڵە لێ نادا، دوور لە سۆز و عەتف سەیری شتەکان دەکا و بڕیاری گونجاو دوور لە تێپەڕاندن و کورتهێنان بڕیار دەدا. ئەوە دەرونی تەواوە عەقڵ و فکری تەندروستە. جا هەروەکو لە ناساغی لاشەدا دەمتاڵی هەیە و ئەو کەسەی کە نەخۆشە زۆر جەرمانوا لێ هاتووە ئەڵێ وەڵڵی دەمم تاڵە، کورد ئەڵێ هەنگوین لە دەمیا تاڵە. ئەو ماددە شیرینە بە تامی تاڵ دەچێتە قوڕگیەوە، تامی تاڵی لێ دەبینێ. بە هەمان شێوە تێکچوونی باری فکری و عەقڵی و دەرونیش مرۆڤ تێک دەدا. نەخۆشی یەکێک لە نیشانەکانی دەمتاڵیە کە چێژ لە خواردن نەبینی، دەمت تاڵ بوو نیشانەی ئەوەیە تۆ تەندروستیت باش نییە. خۆی گەورە ئاگادارکەرەوەیەکی پێبەخشی، ئینزارێکی داویە فریای خۆت کەوە تۆ نەخۆشی. ئەو کەسەش کە بواری دەرونی و عەقڵی و فکری تووشی نەخۆشی بووە، سێ نیشانەی هەیە. یەکەم، جوانی لە هیچدا نابینێ، هیچ شتێک بەلای ئەوە جێگەی پەسەند نییە، باسی هەرچی بکەی ڕەخنەی لەسەری هەیە. دوو، هەمیشە بۆڵەیەتی و بێزارە. جار هەیە ژنێکە لە ماڵەوە، ئەوم پیاوە هەرچی بکە ئەم ژنە بەردەوام بۆڵەیەتی و ئیلا بێزارە لە ژیان، بێزاری لە ماڵەکەی، لە کەلوپەلەکانی، لە منداڵەکانی، لە مێردەکەی، لە میوانی، لە کەسوکاری، لە هەموو شتێک بێزارە. ئەوە نیشانەی ئەوەیە باری دەرونی تەندروست نییە. سێیەم، دەمی بەتاڵە، دەبوو ئەم دەمە پڕ بێ لە قسەی خێر، دەمی بەتاڵە و زمانی بەخێر ناگەڕێ، زمانی بەخێر ناگەڕێ. ئەو سێ نیشانەیە نیشانەی ناتەندروستی و نەخۆشکەوتنی دەروون و عەقڵ و فکرە. بەڵام جیاوازی نەخۆشی جەستەیی و دەرونی و عەقڵی و فکری ئەوەیە، یەکەم، لە دەمتاڵیدا کەسەکە خۆی هەز دەکا نەخۆشە، ئەڵێ بەخوا دەمم تاڵە، چێژ لە خواردن نابینم، دڵنیام تەندروستیم تێک چووە، نەخۆشیەکم هەیە، لە خۆیەوە نییە، خۆی دەزانێت کە نەخۆشە. لە ماڵی شەوا خێزانەکەی، هاوسەرەکەی، کوڕەکانی، کچەکانی، خزمەکانی، هاوڕێکانی، دەوروبەرەکەی، هاوپیشەکانی ئەزانن فڵان کەس تەواو نییە، نەخۆشی جەستەی هەیە، بە هەمووان هەوڵ دەدەن لەگەڵ یا بڕۆن بەلای باشترین دکتۆر و چارەسەر وەرگرێ. دووەم، لە دەم بەتاڵیدا خۆی پێ فەیلسوف و ڕەخنەگرە. ئەو کەسەی دەمی بەتاڵە، واتە نەخۆشی عەقڵی و فکری و دەرونی هەیە، دەمی بەخێر ناگەڕێ، نەک خۆی پێ نەخۆش نییە، بە پێچەوانەوە خۆی پێ پاڵەوانە، خۆی پێ فەیلسوفە، خۆی پێ ڕەخنەگرێکی گەورەیە و لەسەر هەمووان قسە دەکا. بەداخیشەوە لە زیاتی دەوروبەرەکەی پێ بڵێن با بە تۆ نەخۆشی بە خۆتدا بچۆوە، مایکەکان لەبەردەمیان حازرن، ئەو هەموو پەیجاشتی بڵاو دەکاتەوە، چەند کەناڵ و تەلەڤیزۆن چاوپێکەوتنی لەگەڵ دەکا، وەکو کەسێکی دژە باو دەیناسێنن لە کۆمەڵگادا. جا دەکرێ ئەم دەم بەتاڵە، عەقڵ نەخۆشە، دەروون نەخۆشە، فکر نەخۆشە، بەڕێزان و تارخوێنێکی مزگەوت بێ. وەڵاهی مامۆستای وا هەیە ڕێزم هەیە بۆ باشەکان، لەوەتی تۆ گوێی لێ دەگری بەردەوام ناڕازیە لە ژیان، هیچ جوانیەک لەم کۆمەڵگادا نابینێ. مامۆستای هاوسەنگ ئەوەیە هەم مەترسیەکان ئاماژە پێ دەکا، هەم جوانیەکانیش دەخاتە بەرچاو. بەردەوام جوانیەکان زیاترن لە کۆمەڵگادا، بەخوا هەمیشە چاک و پاکەکان زۆرترن لە کۆمەڵگادا. ئەگەر تۆ خۆت عشقی خراپە نەبی و بەدووی شەڕا نەگەڕێی، وەڵڵاهی کۆمەڵگای ئێمە پڕە لە کەسی جوانی ئیمانداری، دەستپاکی، بازاڕپاکی، مامەڵە دروست. بەڵام لەگەڵیشیە خراپەکان هەن ئاماژەش بەوە دەکەی. دەکرێت ئەو دەم بەتاڵە عەقڵ نەخۆشە و تارخوێنێکی مزگەوت بێت کە هەمیشە ڕەشبینە بە ژیان، و ئەوانەی کە لە دواشیەوە نوێژ دەکەن و گوێی لێ دەگرن هەمیشە ئینسانی تند و دەروون نەخۆشن. دەکرێت ڕۆژنامە نووسێک بێ ئەو دەم بەتاڵە، دەکرێت مۆدیلبازێک بێ، دەکرێت تیکتۆکچیەک بێ کە خۆی بە پێشکەوت و خواز دەناسێنێ و ڕەخنەی لەسەر هەمووان هەیە و زەڕب بەسەر هەمووان دادێنێ. یعنی کەسی وامان هەیە بڕواتان هەبێت لە سۆشیال میدیادا یەک کەس لە زمانی سەلامەت نییە، تەنها و تەنها و بەس خۆی پێ موسڵمانە،
ئەوەی تری هەمووی مبتەدیعە فاسقە فاجرە مشریکە کافرە یعنی کەسێک نییە لەم سەرزەویەدا ئەو کەسە پێی چاک بێ ئەوە نیشانەی ئەوەیە ئەم دەم بەتاڵە نەخۆشە بەڵام بەداخەوە وەکو نەخۆشی دەمتاڵیەکە کە سوکار و دەوروبەرەکەی پێناڵن کاکە تۆ نەخۆشی با هاوکارت ببینەوە خۆشی خۆی بە نەخۆش نازانێ بەڵکو دەوروبەرەکەی چەپڵەی بۆ لێ دەدەن لایک و کۆمنتی بۆ دەکەن بابەتەکانی بڵاو دەکەنەوە دەستخۆشی لێ دەکەن بە پاڵەوان دەیناسێنن حکمەتی ئەم ڕۆژی مانگی ڕەمەزانش کە ئێمە وتارەکەمان لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندایە حکمەتی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان و ئەم ڕۆژوە هەر ئەوە نیە کە نان و ئاو نەخۆین دوو حکمەتی زۆر گەورەی تێدایە بێزگە لە پاداشتە قیامەتیەکەی و بەجێهێنانی فەرمانی ڕەب العالەمین یەکەم خاوێنکردنەوەی جەستەمان ئەم جەستەیە خاوێن دەبێتەوە لەو هەموو چەوری و شەکرەی کە لە 11 مانگە جەستەمان خەزنی کردو و بەکارمان نەهێناوە دوای چەند سعاتێک 5 سعات 6 سعات لە بەڕۆژوو بوون سەرەتای ڕەمەزان هەستی پێ دەکەی هەست دەکەی سەرت دێشێ بێ تاقەتی ئەوە جەستە خاڵی بووە چەوریەکان نەماون شەکرەکان نەماون داوا لە مەغزانەکانی جگەر و ئەوانە دەکا بیخەدەوە بازاڕەوە حتا کۆتایی ڕەمەزان هەست دەکەی تەندروست باشی بەویستی خۆی گەورە چونکە ئەو مادە پێویستانی کە لە لاشتا خەزن کرابوون هەموویان بەکارهێنرانەوە ئەگەر لە کاتی بەربانگ و پارشێوە تۆزێک خۆ پارێزی لە زۆرخۆری دووەمیان فکر و دەروونت ڕاست دەکاتەوە دەم بەتاڵ نابی دوو عیبادەتمان هەیە کە موسڵمانان زۆر بەلایەنەوە گەورەن و بەڕاستی گەورەشن یەکەم حەج دووەم ڕۆژوو هەردووچیان سەرنج بدەن نیشانەی قبولبوونیان قبولبوونی حەجەکەت قبولبوونی عومرەکەت کە الحەمدوللا خەڵک ئێستا زۆر دەڕوا بۆ عومرە قبولبوونی ڕۆژووی ڕەمەزانەکەت ڕۆژووی سوننەتەکەت ئەوەیە زمانت پاک بێ ئەگەر زمانت پاک بوو دڵنیا بە حەجەکەت و عومرەکەت و ڕۆژەکەت قبول بووە پەروەردگار لە سوورەتی البەقەرە ئاەتی 197 دەفەرمێ فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج لناو حج نزيق بنوال حلال خود قدغيا لو كاتاني كوا لجري حرام داي هروها فسق سيد لارو لويرو دلتزين روشكيني خلق مشتو مرو دمدميو بولا بولو مجادله لەگەڵ خەڵکا و ڕەتدانەوەی خەڵک ئەمانە لە حاجی ناوەشێتەوە جا ئەمە لەوێ تۆ ماوەیەک تەدریبی لەسەر دەکەی کە هاتیەوە نابێت دەست پێ بکەیەوە کە هاتیەوە خێزانەکەی خۆ لێ حەڵاڵە بەڵام دەمێت دەمت پاک بێت لەو شتانەی کە بۆنی وشەی نەشیا و خێزانی و دوو لە ڕووی جەنابتان وشەی نەشیا بە کۆمەڵگا ئینسان تەریق دەبێتەوە حاجیەوە وشانە دڵە خەڵک پێ بکەنێ گەنجولاو پێ بکەنن نابێت بڕواتان هەبێ عومرەکارمان بەس ئەوەی کە دەستیا بۆ عومرە تێ بگەیشتایە و بەهاتایەوە بڕیاری بدایە لەمە دووە نابێ وشەی جوێن بەدەم مابێ نابێ وشەی نەشیا و ڕوشکێن و دڵشکێن بەدەم مابێ بەرامبەر بە هیچ کەسێک لە ماڵ و منداڵی خۆمەوە تا هاوڕێ و هاوپیشەکانم تاو کەسانی لەسەر شەقام تووشیان دەبم بەڵێنم داوە من لە عومرەدا دەبێت زمانم پاک بێ بڕیار بدا دەمە بۆڵە و ڕەتدانەوەی خەڵک و ڕەفزکردنی خەڵک و بەردەوام مجادلە و مناقەشە لە هەموو مەجلیس و کۆڕێکە هەرچی کەسێ بڵێ ئەوە ڕەشە بڵێن لە ڕقی تۆ سپیە واز لەوە بێنێ ئەو هەموو عومرەکاری کە لە کوردستانە هەیە ئێستا کۆمەڵگاکەمان بڕواتان هەبێت نەوعێکی تر بوو گۆڕانکاری گەورەمان بەسەرا دەهات بەڵام خەڵک خەریکە وای لێدێ ئینشاءڵڵا هەمووی ئەجری لای خۆی پەروەردگاری هەیە بە کەسە بەنێتی خۆی بەکردەوەکانی خۆی بەڵام زۆرتر وەکو گەشتێکی لێ هاتووە سەرەکی گۆڕانکاریەکە کەمە لە کاتێکا دەبێ حەج و عومرە بۆ دەمپاکی بێ بۆ زمان پاکی بێ ڕۆژووی ڕەمەزانەکەش دوایە رسول الله صلى الله عليه وسلم لصحيحين لبخاري ومسلم هاتوا كذا فرمي إذا كان صوم يوم أحدكم فلا يرفث يومئذ ولا يصخب فإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم لكاتي بروجو بوندا وەکو چۆن نابێنان و ئاوەکە بخۆی حرامە لێت ئاواش دەبێت زمان لە دوێ پارێزی لە قسەی نەشیا و لە قسەی ڕوشکێن لە غەیبەتی ئەموو ئەو لە دەنگ بەرزکردنەوە و شاتە شات و نەڕووهڕ و دەنگ بەرزکردنەوە و دڵ ئازاردانی خەڵک ئەوە تۆ نابێ ئەوانە بەرامبەر بە موسڵمانان و بە خەڵکی بکەی ئەی ئەگە بەرامبەرەکە بەرامبەر بە تۆ کردی دیسان دەبێ هەر زمانت بگری و ڕەدی ئەو کەسەش نەدەیەوە فەئین سابەهو ئەحەدون کەسێ بە ناڕەوا دڵی ئازاردای وشەی ناشرینی بەرامبەر بۆوتی هەستی بریندار کردی ڕووی شکاندی
تۆ مەڵێت تۆڵە دەکەمەوە بە ئەندازەی خۆی نە فەلیەقول ئینی امڕؤ صائم بڵێ من کەسێکی بەڕۆژووم من نەک هەر ئازارت نادەم وڵامی وشەی نابەجێش نادەمەوە من نەک شەڕ نافرۆشم ڕۆژۆکە فێری کردوم شەڕیش ناکڕم جا ئەمە دەبێت ڕەنگ بداتەوە لە یانزەمانگی دوای ڕەمەزانیشدا جا بزانە کۆمەڵگا بەهۆی ڕۆژۆوە چۆن دەگۆڕێ هەمومان ئاواتمان سەرفرازیە بەڕێزان هەمومان دوعا دەکەین یا ڕەبی خوا سەرفرازی دنیا و قیامەتمان کەی دوعا بۆ منداڵەکانت دەکەی یا ڕەبی خوا سەرفرازی دنیا و قیامەت بن دوعا بۆ ئومەتی محەممەد دەکەین صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە مسلمانان لە هەموو جیهاندا سەرفرازی دنیا و قیامەت بن دەی خوای گەورە واللهی بۆی ئاسان کردوین خوای پەروەردگار بۆی ئاسان کردوین لە قورئانە پێمان دەڵێ دوو ڕەوشت هەیە بەمەرجێک هەر کاتی نەبێ ڕۆژێک و دوو ڕۆژ و هەفتەیەک نەبێ لێت بوێ بە کەسایەتی ببێتە شەخسیەت و کەسایەتی تۆ لە ناو خەڵکە بەو دوو ڕەوشتە بناسرێتەوە خەڵک بە ئەو دوو ڕەوشتە بناسن دڵنیابە ئەم هەموو بەرەکەتەی خوات بەسەرا دەڕژێ یەکەم هەموو ڕەوشتە جوانەکانی تری بەدوودادێ ئەم دوو ڕەوشتت هەبێ هەرچی ڕەوشتەکانی ترەکە لە قورئانەکە یا باس کراوە لە دوای ئەو ئاەتانەوە هەموویان یەک بۆ خۆیان دێنە بەردەمت خۆیان دێن و ئاسان دەبن ڕەوشتەکانی تری بە شوێن نادێن دووەم تەمەنت پڕ بەرەکەت دەبێ ئەگەر تەمەنت بە ژمارەی ساڵ کەمیش بێ کە مردی وەکو ئەو وایە 1000 ساڵ ژیابی تەمەنت پڕ بەرەکەت دەبێ سێیەم فیردەوس جێگات دەبێ خۆشترین شوێنی بەهەشت کە فیردەوسە بە نەسی قورئان جێگای تۆ دەبێ الله لەو مژدەیە چوارەم لە شەڕ بە دوور دەبی پێنجەم لە خێردا دەژی دایمە لە خێرا دەژی شەشەم خوای پەروەردگار سوبحانەه وتەعالە بۆ خۆی شایەدیت بۆ دەدا کە تۆ ئیمانداری چاو لێمە دایمە دەترسین خوا لە منافقان نەبین خوای ئیمانەکەمان سەلامەت بێ خوا سوبحانەه وتەعالە ذاتی الله الرحمن شاهدیمان بۆ دەدا کە تۆ ئیمانداری ئەزانن ئەوە لەکوێدا ئەو موژدە خۆشە لە سەرەتای سوڕەتی المؤمنوندا سوڕەتی ئیمانداران قد أفلح المؤمنون دڵنیابن بەڕاستی ئیمانداران سەرفرازن دوو سیفەتی یەکەمیان کە ئەگەر ئەم دوانە تێدا بوو دڵنیا بە ئەوەی تری هەمووی بە ئاسانی سیفاتەکان دێ بە شوێنیدا یەکەم الذين هم في صلاتهم خاشعون زۆر کەس دەمایەتەوە حاڵی دەبێ ئەو کەسانی کەوا نوێژ دەکەن ئاەتەکەوا نافەرمێ صلاتهم چونکە لە کۆتاییشدا على صلواتهم يحافظون هەیە ئەویان نوێژە ئەمە پەیوەندیەکەتە لەگەڵ خوا کە لە پێنج فەرزەی نوێژەکەدا تازە دەبێتەوە واتە ئەو کەسانە سیفەتی یەکەمیان ئەوەیە لە پەیوەندی بەردەوامیان لەگەڵ خوای پەروەردگاردا هەمیشە ملکەتی ئەڵڵان هەرگیز لە خوا غافڵ نین سەیریکی خۆت بکە بەڕێزم ئێستا لەم مانگی ڕەمەزانەدا بە زمانی بە ڕۆژەوە لە کاتی بیستنی ئەم وتاری هەینیەدا جەنابەت یەک سەیرێکی خۆت بکە تۆ لەو کەسانەی کە بەردەوام خوات لەیادا لە خوا غافڵنی هەمیشە لەبەر خوا دەستت لە خراپەیەک جێڕابێتەوە ئەم ژیانەی خۆت باش دەیناسی بووە بەس لەبەر خوا ڕیبا نەخۆی لە بازاڕە مامەڵەکە هاتوۆتە بەردەم تو دەتوانی لە هەواییەکە بە حسابی خۆت دەوڵەمەند بی وتوتە نە خدای گەورە لە قورئانەکەیدا ڕیبای حرام کردو والله نایکەم شەرمیشت لە کەس نەدەکرد و خەڵکیش دەیکرد تۆ بەس دەبەر خوا پاراستت چاوەکانت داخز لە ئاستی ئافرەتێکی نامەحرەمدا کچێکیش بەرامبەر بە کوڕێکی نامەحرەم بە هەمان شێوە بەس لەبەر خوا دەتوانی خراپەیەخەی پێدەگرتی کەسیش نەبوو محاسەبەت بکە خۆت لێ پاراست وتت خوایە لەبەر خاتری تۆ لەبەر خاتری تۆ بەزەیم بە منداڵێکی بە باوکا دێتەوە واللهی خوای جان تۆم لەبیرە تۆ لە سەر و خۆمەوە دەبینم کە چاودێریم دەکەی و محاسەبەی قیامەت هەیە ڕەمەزان کە دەستمەوە سەر سفرەی بەربانگەکەم نانەکەم زۆر تێر و تەواو بێ لەو کاتەدا هەژارەکانم دێنەوە بەرچاو ئەڵەم خۆزگە ئەوەندەم هەبوویایە بە ئەندازەی پێویست یارمەتی هەموو هەژارانم بدایە ئەگەر نەم بێلانی کەم دەتوانیم یارمەتی هەژارێک بدەم ئەگەر هەر هیچ نەبێت دەتوانم چەند ژەمێکی ڕەمەزانەکەم بەس نیسکێنەیەک بخۆم نان و ماستێک بخۆم پارەکەی بدەم بە ماڵە هەژارێک خوایە بەس لەبەر خاتری تۆ ئەمە لە ژیانی خۆتا بزانە هەیە خاشعون خوایە ملکەتی تۆم خوایە هەموو ژیانم تەسلیم بە تۆ کرد واللهی بەڕێزان ئێمە چاکە و خراپەی خۆمان نازانین
جار هەیە کارێک هەیە زۆر بە باشی دەزانین سەرنجامەکەی خێر نییە، کارێک هەیە دەترسین لێی کەچی بەرەو ڕوومان دەبێتەوە لە سەرنجامە خوا بە خێری دەیجارێ، نازانی تۆ چاکە و خراپەی خۆت وەڵڵە عەقڵمان پێی ناشکێ، هەمووی تەسلیم بە خواکە، لەسەر شەریعەتەکەی بڕۆ، دەی شەریعەتی خوای پەروەردگاریش هەمووی خێر و بەرەکەتە. وەکو چۆن لە ڕۆژوەکەدا تەسلیم بووی وتاری ڕابردوو عەرزم کردن خۆ دەپارێزی لەوەی قومە ئاوێک بڕواتە ئەودی و قوڕبتەوە لە کاتی نوێژە، لە پاش شێوەکەدا لە کاتی بانگە هیچ نەخوارد بێ و پێش بانگی مەغریب ڕۆژوەکە نەشکاند بێ، دەبێت ئاواش لە کاروباری ژیانتدا تەسلیمی شەریعەتەکە بی. خاشعون ئەگەر ئەمە بوو بە کەسایەتیت و خەڵکیش بەوە ناسیانی وتیان وەڵڵاهی فڵان کەس سەر و ماڵی خۆتی تەسلیم کە، وەڵڵاهی خیانەتت لێ ناکە، ئەها چەند خۆشە دەبیستم بڵێن کاکە فڵان کەس لە خوا ترسە، وەڵڵاهی فڵان کەس بەڕاستی موسڵمانە، وەڵڵا لە بازاڕە لێی ئەمین بە کەوتی چاکە چاکە. ئەمە بوو بە کەسایەتیت، بوو بە شاهیدی خەڵک بۆت، دڵت بە خۆت خۆش بێ ئەو شەش سیفەتەی کە باسم کردن لە خێر و بەرەکەت وەڵڵاهی هەمووی خوا پێت دەبەخشێ. دووەمیان والذین هم عن اللغو معرضون، ئەو کەسانەی کە پشت هەڵدەکەن لە لەغو. اللەغو دەزانن بەڕێزان یعنی چی؟ یعنی قسەیەک کە بەبێ بیر لێکردنەوە و لێوردبوونەوە کرابێ. لەغو ئەوەیە، قسە فڕێدانە، ئەیە قسە فڕێدەدا دوو لە ڕووی جەنابتان، هەر قسەیەک بیر لێ نەکردبێتەوە و لێی ورد نەبوو بیەوە کردت، ئەوە تۆ لەغوت کردووە. پەروەردگار دەفەرمێ ئەمانە نەک لەغو ناکەن، پشتی تێ دەکەن، هەر گوێشی بۆ ناگرن، هاوڕێتی ئەوانەش ناکەن. وەیە کوردەواری دەڵێ قسە بیبێژە ئەمجا بیوێژە، هەر قسەیەک نەبێژرابێ لە تەرازوو نەدرابێ، ئەم قسەیە دڵی خەڵک ناتەزێنێ، ئەم قسەیەم ڕووی خەڵک ناشکێنێ، ئەم قسەیەم فڵان کەس تەریق ناکاتەوە، ئەم قسەیەم نابێتە ناو و ناتۆرە و لە قەب لە خەڵکی، ئەم قسەی من نابێتە مای ماڵوێرانکردنی خەڵک و تێکدانی بینی ژن و مێردێک، باوکو ئەولادێک، دایک و کچێک، جاوا بە تەنیا بۆ خەڵکی بکەیت، لە ڕاگەیاندنەوە بیکەیت، تۆ بێژەرێکی تەلەڤیزۆن و هەواڵ خوێندنەوە بی، تۆ ڕۆژنامەنووسێک بی، تۆ مامۆستایەکی ئاینەبی، ئەبێت لە بێژنگت دابێ قسەکان پێشتر ئامادەکاریت بۆ کردبێ، پاشان ئەم قسەیە بۆ قیامەتم زەرەدی نییە، ئایا قازانجی هەیە؟ ئەگەر ئاوا لە بێژنگتدا خۆت لەوانە پاراست، ئەوە ئەهلی لەغوونی. وەیە وشەی ئەللەغو بریتی نییە لە غەیبەت، لە بوختان، لە قەتڵ، لە زینا. خوانێ فەرموو لەوانە خۆ پشت لەوانە دەکەن، چونکە ئەوانە هەر یەکیان ناوی خۆی هەیە. خوانێ فەرموو والذین هم عن الغيبة معرضون، عن البهتان معرضون، عن القتل، عن الزنا معرضون. نا ئەوانە هەر یەکیان ناوی خۆی هەیە. لەغو شتێکە، قسەیەکە، کردارێکە، تەماشایکە، بۆ دنیا سوودی نەبێ. فێری قسەیەکی جوانن نەکە، جەنابەت ڕەمەزانە و لەوانەیە بەدیار ئەڵقەیەکەوە دانیشی، بەدیار فیلمێکەوە دانیشی، تۆ تەلەڤیزۆن لە ماڵتا هەیە، موبایلەکەت پەیجەکانت ورشت دێتە بەرچاوت، دیقەت بدە بەم تەرازۆ قورئانی هەڵی سەنگێنە. ئەگەر دەتەوێت ئەو شەش سیفەتە گوێی لێ بگرەوە کە هەموو دنیا و خێر و بەرەکەتی دنیا و قیامەت لەو شەش سیفەتەدایە کە خوای گەورە موژدەمان پێدەدا لە سوورەتی ئەلموئمینوندا. تەمسیلێکت گوێ سیر کرد و چەند ئەڵخەیەکت تەماشا کرد، بزانە فێری قسەیەکی جوانت دەکا. گوێم لەم وتارە کرد بزانم هیچ فێر بووم بۆ قسەی جوان، منیش لە مەدیسێکە دوو قسەی جوانی ئاینی بۆ خەڵک بکەم، بیری قیامەتیان بخەمەوە، لە سزایەکی دۆزەق ئاگاداریان کەم. بینینی ئەم چەند ئەڵقەیە لە مانگی ڕەمەزانە لەم تەلەڤیزۆنەوە بینیم فێری ڕەوشتێکی جوانی کردم. ئاخر وەڵڵا هەموو فیلمێک خراپ نییە، فیلمی وا هەیە ئەخلاقە خراپەکانن نیشان دەدا، وەڵڵاهی تۆ بۆ خۆت بە خۆتا دەچێ، وەڵڵاهی من عینی فڵان کەسی ئەکتەری فیلمەکەم، وەڵڵاهی ئەو ڕەوشتانە ها سەیری کە لەوا چەند ناشرینە و بەدبەختی کرد لە کۆتاییدا، چۆن ژیانی هاوسەری هەڵتەکان، چۆن لە هاوڕێکانی دایبڕی، چۆن لە کارەکەی دەرکرا، بە خۆتا دەچێەوە. ئەگەر ئەمەی تێدایە ئەوە لەغو نییە. فێری قسەیەکی جوان، فێری کارێکی جوان، فێری هەڵسو کەوتێکی جوان. فیلمی وا هەیە تەماشا دەکەی چۆن ئەتەکێتی قسەکردن، چەند بە نەرمی، چەند بە جوانی، چەند بە لەسەرخۆیی، چەند بە ئەدەبی نێوان ژن و پیا و منداڵەکان لەگەڵ دایک و باوکیدا. ئەو کەسەی کەوا سیناریۆکەی نووسیوە ئەدەبی ئەمانی هەموو ڕەچاو کردووە، وەڵای تۆ گۆڕانکاریت بەسەرا دێ.
فێری هیممەت بەرزی جاریوا کتێبێک دەخوێنێەوە من جارێک ڕۆژنامەنووسێک لێ پرسییم لە چاوپێکەوتنێکە وتی مامۆستا بە ئەندازی کتێبی دینیت خوێندوێتەوە کتێبی سیاسی و بیرەوەری و ئەوانت خوێندوتەوە وتم دڵنیایی لەوانەیە زیاتریش وتی هۆکاری چیە وتم هۆکارەکەی ئەوەیە فێری هیممەت بەرزی بووم تەماشا دەکەی کابرا پابندێکی ئیسلامی نییە یعنی نەڵم مسلمان نیە بەڵام نە نوێژی کردووە نە ئیلتیزامی ئیسلامی هەیە نا لەسەر منهەجی ئیسلام کار دەکات بەڵام کاتێک کە ژیاننامەیەکی 1000 لاپەڕەیی دەخوێنمەوە هەیە 4 بەرێک لە بیرەوەریەکانی دەخوێنمەوە 4500 لاپەڕەیە ئەم پیاوە دەیان جار لە لێواری مەرگ گەڕاوەتەوە چەندەها شەو برسێتی چێشتووە لە ژێر ئەسکەنجە دانینۆکەکانیان دەرێناوە بەڵام لە سەبیر و باوەڕی خۆی سوور بووە ئێمە بە خوێندنەوەی ئەوە هیممەتێکم بۆ دێ بەزەیم بەخۆمدا دێتەوە من لە پێناوی ئیسلامدا چیم کردووە من بۆ ئەم دینە چیم کردووە گە دوو قسەم کرد بێ خەریکە خۆم بەشت بزانم یعنی جار هەبوو ئەوانە هاندەرن لە شەوە خەبەرت دەکاتەوە بڕۆ لاپەڕەیەک بنووسە بڕۆ کتێبێک بنووسە بڕۆ وتارێکی تازەیتر ئامادەکە خوێندنەوەی ئەو بابەتە هەرچەند ئاینیش نەبوو بەڵام بۆ دنیای من لەغوو نەبوو چونکە هیممەتی بەدەستکردمەوە باسی هەژارێکت بۆ دەکات تۆ هەژاری کە ئەوە دەخوێنێەوە ئەڵێ ئەو هەژاری من هەر هیچ نییە ئێستا فڵان کەس کە ناودارێکە مامۆستایەکی زانکۆیە لە جیهاندا کە ژیاننامەکەی و بێکە سوکاریەکەی و هەژاریەکەی ڕابردووی دەخوێنیتەوە وەڵڵە هیممەتت بەبەرا دەکاتەوە ئەژنۆ دانادەی چۆک دانادەی بەرامبەر بە ڕۆژگار ناڕوخی ئەمە لەغوو نییە چونکە ها سوودێکی پێگەیاندی هیممەتێکی بەرز کردیەوە جاری وایە لە بینینی ڤیدۆیەکە فێری پیشەیەک دەبی بە بینینی چەند ئەڵلقەیەک فێری فێربوونی زمانێک دەبی فێری زانستێکی نوێ دەبی فێری دینەکەت دەبی فێری بەرنامەکانی ئاین و عەقیدەی پاکی ئیسلامی دەبی ئەگەر ئەمەی تێدا بوو ئەوە لەغوو نییە و پاشان بزانم ئەمە بۆ قیامەتم سوودی هەیە دەچێتە سەر تای تەرازوی چاکەکانم یان پەنا بەخوا چاکەکانیشم بە فیڕۆ دەدا ئەگەر چاکەکانی بە فیڕۆدایەوە حرامە و ئەوە دەچێتە قاڵبی لەغوەوە جا دیقەتی وردی قورئان بدەن لە مانگی قورئاندا الحەمدولله هەمومان لە خزمەت قورئانداین لە مانگە پڕبارەکەتەدا بەڵام زۆر جار عەرزم کردوون و دووبارەی دەکەمەوە لەسەر وشە بە وشەی قورئانەکە بوەستن دەفەرمێ والذين هم عن اللغو معرضون صفاتی دووەمی ئەو کەسانی کە خوا شاهیدی ئیمانداریان بۆ دەدا و فیردەوسی ئەعلا جێگایانە ئەوەیە کەوا پشت لە لەغو دەکەن خوای گەورە نافەرمێ والذين هم عن اللغو تاریکون ئەو کەسانی کەواز لە قسەی لەغو و لەعب و لەو قسەش بێسوود و بێبنەماکان و بێ هەڵسەنگاندنەکان و کارە بێسوودەکان دەکەن نافەرمێ واسی لێ دێنن نە معریضون هەر هاوڕێیەتی ئەو کەسانش ناکەن کە ئاوان نەخۆیان دەیکەن نە هاوڕێیەتی کەسانێکیش دەکەن کە دەم بەتاڵن کە عەقڵ نەخۆشن کە دەروون نەخۆشن ئیلا مەگەر بۆ ئامۆژگاریکردن و هێنانەوە سەر ڕێگەی ڕاست ئەگەر بەمەرجێک بزانی نەخۆشیەکەی ئەو بۆ تۆ نابوازرێتەوە هەن نەخۆشی جەستەیی هەندێک نەخۆشی هەیە ڤایرۆسیە تۆ چەندە دڵسۆزی بی ناتوانانی دەم بەدەمیەوەنەی ئەبێ بە چەند مەتر لێی دووربی ئەبێ دەمامەکت کردبێ ئەبێ کوتانت کردبێ ئەبێ زۆر بە حەزەر بی واللهی نەخۆشیە دەرونی و عەقڵی و فکریەکانیش ئاوان جار هەیە کەسەکە دەم بەتاڵێکە ئەهلی لەغوە قسەی فڕێ دەدا قسەی بێبنەمایە بێوردبوونەوەیە ئەڵە وەرە بچین سەیری ئەڵلقەیەکەین دواتر تۆ دەترازەی بە ساڵی ژەماڵقانە تەواو نابن ئەوە تۆ تووشی نەخۆشیەکەی ئەو بووی بە حساب ئامۆژگاریت دەکرد ئەو تۆی ڕاکێشا بەرەو خراپەکە خوا نەفەرمێت تاریکون نەخێر معریضون هەر هاوڕێیەتی ئەوانەش ناکەم هەر لێیان نزیک نابمەوە هەر پشتیان تێ هەڵدەکەم واللهی خوای گەورە دینەکەی ئاسان کرد ئەم دوانە پەیوەندیت بەردەوام لەگەڵ خوای پەروەردگاران ملکەچی بێ خوای من دەزانم لە حزوری کێدا ڕاوەستاوم بۆ نوێش خوای من دەزانم ئەو شەریعەتەی تۆ چەند پاک و خاوێنە بە هەموو شێوەیەک تەسلیمی بووم هەر کارێکم هاتە پێش بە تەرازوی شەریعەت دەی پێوم خوای گەورە چی فەرموو جێبەجێ دەکەم خوا فەرمووی حرامە نایکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم نەهی لێکردبوو نایکەم والله هەموو شتێنت خێر و بەرەکەت دەبێ و فیردەوس جێگات دەبێ عرضیشم کردن لەم سەردەمی تەکنەلۆژیادا لەم سەردەمی ئەم مۆبایلە زیرەکەدا لەو سەردەمەیدا کە هەموو کەسێک ئەنتێرنێتی پێیە هەر بڕۆ دانیشی 4 سعات 5 سعات کاتت بە فیڕۆ دەچێ کەچی دوور کا نوێژی مامۆستاکەی دەنگخۆشی مزگەوتەکەشت پێ زۆرە و لەوێدا خەریکە ناڕەحەت دەبی تا لێ دەبێتەوە بۆیە دەبێ ئاگادار بن بە تایبەتی لەم سەردەمەدا لەم سەردەمی تەکنەلۆژیای پێشکەوتوودا لە ئەهلی لەغو نەبین تەمەن زوو تێدەپەڕێ بە فیڕۆی نەدەین
داواکارم لە خۆی پەروەردگار یا ڕەبی خوایە لە هەردوو نەخۆشی جەستەیی و دەرونی و عەقلی و فکری بە دوورمان کەی یا ڕەبی خوایە هەم جەستەمان ساخکەی یا ڕەبی خوایە هەم فکر و عەقڵ و دەرونیشمان سەلامەتکەی یا الله لە مەترسی دەم بەتاڵی و دەمتاڵی بمان پارێزی لەو کەسانە نەبین کە دەم بەتاڵ و دەمتاڵن یا ڕەبی خوایە نەبین بە هاوڕێ و لایەنگر و دۆستی ئەو کەسانش کە دەم بەتاڵ و دەمتاڵن یا ئەرحەم الراحمین زمانمان سەلامەتکەی خۆ لە زمان شڕانیش بە دوورمان کەی شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری یا الله لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە ڕۆژی مبارەکی جومعەدا لەم وتارەدا لە ماڵی خۆمانەوە لەگەڵ ئیماندارانێک کە گوێ بیستمانن لێت دەپاڕینەوە یا الله شیفای نەخۆشی لاشەی ئێمە و دایک و باوکمان کە سوکارمان مسڵمانان هەموو بە تێگڕا بدەیت یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی دەرگای ڕزق و ڕۆزی فراوانمان لێ بکەیتەوە هەر کەسێ بەزەیی لە دڵایە بەرامبەر بە فەقیر و هەژار یا ڕەبی خوا زیاتری پێ ببەخشی دەرگای ڕزق و ڕۆزی زیاتر لە هەموو لایەکمان بکەیتەوە آمين 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 والحمد لله رب العالمين.